ئەم کاتتان باش و سڵاتان لەبێ بینەرانی کەناڵی وە ڕاستەوخۆ لە بەرنمەیەکی تایبەت پێتان دەگەینەوە. خۆشحاڵم، هیوادارم هەموو لایەک سەلامت بن. لە ماوەیەکی دیاریکراودا وەک لە ڕەکلامەکە ئاماژەمان پێکردووە لە ماوەی 30 خولەکدا لەبارەی لە دوو بەرنامەی جیاواز لەبارەی سێتەوەرەوە چەند سرنج و تێبینیەک ئەدەم. هەروەها دەمێ ئاماژە بەوە بکەمەوە هاوڕانی کە دانەوێت بەشداری بکەن تەنیا لە ڕێگای پرسیار و لە ڕێگای ئەو لینکانی کەناڵی هیوایە ئەتوانن بەشداری خۆیان بە پرسیاریان بنووسین لە تەوەری بەرنمەکە بکەین. شێوازی بەرنمەکە بەو شێوازە دەبێت لە تەوەری یەکەمدا گفتوگۆ یعنی لە بەرنامە یەکەمدا گفتوگۆ لەبارەی دوو تەوەرەوەکەین. دوو تەوەری بەجۆیە لە جۆرەکان گرێدراو بەیەکەوە. تەوەری یەکەم قسە لەسەر پێکەنانی کابینی حکوومەتی عێراق دەکەین دوای ساڵێک لە ئەنجامدانی هەڵبژاردن، وە لەلایەکتر قسە لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان نەکەین پەیوەست بە بارودۆخی سیاسی عێراق و کوردستان. ئەمە دەبێتە تەوەری یەکەمی بەرنامە، باڵێن بەشی یەکەمی بەرنامە لە ماوەی 15 خولەکێک بە خێراوی تێگەیشتنە دەدەین. دواتر شێوازی بەرنمەکەوا دەبێ ئێمە پشتێکی کورد وەردەدەین، جارێکی تر لە لینکێکی ترەوە داخلە بین بۆ بەرنامەی دووەم کە تایبەت دەبێت لەسەر شوناسی با بڵێن خۆپشاندان و ئەو بزافە ناڕزایەتی کە ئەمڕۆ لە ئێران و لە سەرتاسەری شار و شارۆچکەکانی شارەکانی ئێران و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی هەیە. لەبارەی تەوەری یەکەمەوە یعنی ئێمە لە ڕاستیدا ئاگدارین هەمومان بەجۆیە لە جۆرەکان پرسی یعنی دەوڵەتی عێراق بە تایبەتی دوای نزیکەی لە سەدەیەک لە بەردەوامبوونی ئەوەی پێدەوترێ ئیستەقراریەت، ئەوەی پێدەوترێت جۆرێک لە دڵنیایی سیاسی ئابووری کۆمەڵایەتی بە درێژایی سەدەیەک لە تەمەنی دەوڵەتی عێراق، خەڵکی عێراق بەگشتی و خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی پێدەوترێ نەتەوەکانی تر جگە لە نەتەوەی عەرەبیان ئاینەکانی تر جگە لە ئاینی سەردەست ڕوبەڕووی بە بەردەوام ڕوبەڕووی چەوسانەوە و هەروەها پراوێز خستن، ڕوبەڕووی کوشتن و قڕکردن و لە ناوبردن بۆنەتەوە. ئەم دۆخە لە کاتێکدایە کە ئێمە بینیمان عێراق لە دوای ئەوەی پێدەوترێ کۆڕانکاریەکانی دوای 2023 بە چیان نوێزگەیەکی سیاسیە تێپەڕی، بەڵام بە نەتیجە وەکو کۆی کابینەکانی تر وەکو کۆی سیستامەکانی تر ئێمە بینیمان لە عێراق نەتوانی ئیستەقراریەت دروست بکاوە، نەتوانی جۆرێک لە گەشەپێدان و پەرەپێدان و هەروە باشکردنی وەزع و گوزەرانی خەڵک چا بکاتن. لەم ماوەیەدا بە تایبەتی لە پەیوەست بە هەرێمی کوردستانەوە و ئێمە بینیمان لە ڕاستیە هەر لە یەکەم دانیشتنی پەرلەمان بە جۆرێک لە جۆرەکان هێزە سیاسیەکان گەڕانەوە بۆ یعنی ئەوەی پێدەوتێ هەویی هێزە سیاسیەکان لەسەر بنەمایەکی مەسهەبی و هەروەها قەومی ناوچەگەرێتی دابەش بوو. دوای خۆپشاندان و هەروەها هەڵبەزین و دابەزینێکی زۆر و تەدەخولی ناوەخۆیی نێو دەرەچی تواندرا کابینەی تازە پێک بهێندرێ. لە ئێستادا بە جۆرێ لە جۆرەکان لایەن هێزە سیاسیەکانەوە ئەمە وەکو دەستکەوتێک بۆ خەڵکی عێراق وەروە وەکو با بڵێن وێزگەیەک لە ئارامی و جێبەجێکردنی مافە سیاسی و ئابوووریەکان و مافە سیاسی و ئابوووریەکانی خەڵکی عێراق و هەروەها هێزە حکومڕانەکانی هەرێمی کوردستانیش بە جۆرەك لە جۆرەکان وەکو دەستکەوتێک بۆ خەڵکی کوردستانی لێک دەدەنەوە. ئەوەی دەبینین لە ڕاستیدا ئەوەی لەم ڕۆی عێراقا ڕوئەدا پێکەنانی حکوومەت و ڕێککەوتن لەسەر کابینەیەکی دیاریکراوی حکوومەت شتێکە ئەوەی پێدەوترێ قەیرانی دەوڵەتداری لە عێراقا پرسێکی ترە. ئەم قەیرانە بە جۆرێ لە جۆرەکانە لە بارودۆخی عێراقا ئێمە دەبینین ئەوەی پەیوەندی بە کابینەی حکوومەتەوەیە هەموو داتاکان لەسەر پرسی هەڵکشانی هەژاری، بێکاری و هەروەها پراوێز خستنی زۆرینەی زۆری خەڵک بە شێوازی جۆرا و جۆر لە هەڵکشانەدایە. ئەوەی ئێستا لە کارنامەی هێزە سیاسیەکانیش ڕاگەیاندراوە لە ڕاستیدا بە هیچ جۆرێک هیچ تێگەیشتنیشی تازە نییە کە چۆن
چارەسەری ئەم پرسانە دەکاتن. تەمان ئەمە لە کاتێکدایە لەسەر ڕۆژی ڕابردوو ساڵیادی 3 ساڵ تێپەڕی بەسەر بەرخودان و ڕاپەڕینەکانی خۆپشاندانی تشرینەکان لە عێراقا کە بە جۆرێ لە جۆرەکان ناڕزایەتیانە ئێستاش بەردەوامە. ئەگە وەکو سەرقەڵم ئێمە باسی بکەن خۆپشاندان و ناڕزایەتیەکان لە عێراقا بەردەوام دەبێ ئەوەی پێی دەوترێ قەیرانی بنیادی دەوڵەتی عێراق کە پەیوەندی بە شێوازی دروستبوونی ئەو دەوڵەتە و شێوازی دانانی دەستورەکەی وە ڕۆڵی پێکاتەکانی ناوەخۆیە ئەمە لە ڕاستیە لەلایەکی تر ئەم کابینێ ناتوانێت هیچ لەم پرسە بگۆڕێ بە جۆری لە جۆرەکان ئەمە بەردەوامە بێ و لەگەڵ خۆیە مەسلەی پراوێز خستنی نەتەوەکانی تر کە نەتەوەی گەلی کوردستان و هەروها ئاین و ئاینزاکانی ترە بە جۆرێ لە جۆرەکان بەردەوامە بێ ئەمە پرسێکی دەست لێ نەدراوە تا بێسە لە ڕاستیە پرسێک کە تەنانەت لە ئاستی هێزە سیاسەکانی عێراق تەنانەت بەشێک لە هێزە سیاسەکانی یاریمی کوردستانین احترافەوە ناکەن کە ئەم دەوڵەتە لە ڕووی بنیادیەوە ڕوبەڕووی ئیشکالیەتی گەورە دەبێتەوە. خاڵی دووەمەوەی پەیوەندی بەم کابینەیە واروەها بە ئاراستەکانی وەیەتی هەموو ئاماژەکان جاری شتر پێمان دەڵێن وەکەوەی پێشوو لە ئاسی نووسین و تێگەیشتنی جۆرا جۆرە لە ڕاستیە و بەشێک لە کەسایەتیە چەپەکانیش ئاماژەیان بەوە دەکرد کە لە دوای سەرکوتکردنی ناڕزایەتیەکانی شوبات لە عێراقا ڕەچەتەیەک بەسەر خەڵکی عێراقا فەرزکرا ئەم ڕەچەتەیە بە هیچ جۆرێک داواکاری خۆپشاندەران نەبوو و ئێمە بینیمان نەتیجەکە چی لێکەوتەوە. ئەم هێزە سیاسانی ئەمڕۆ لە عێراقا بە ناوی نوێنەرایەتی و هەروەها بە ناوی پەرلەمان نوێنەرایەتی خەڵکەکان بە پێچەوانەوە نوێنەرایەتی 15 لە ئەو پەڕی زۆرینەی 20 خەڵکی عێراقەکان ئەمە وای کردووە لە ڕاستیە شەرعیەتی ئەم دەوڵەتە لە بەردەم پرسیاری گەورە دابێ و لە ڕووی ئەوەی پێدەوترێ شەرعیەتی ملی پێگەیەکی تا ئاستێکی با بڵێن زۆر زۆر لاوازی هەبێ. خۆشببختانە لە بەرامبەرەوە ئێستا پرۆژەیەک لەلاەن هێزە چەپەکانەوە بەرزکراوەتەوە بە ناوی تەغەیری شامل لە بارودۆخی عێراقا ئەم بزافە بە جۆرێ لە جۆرەکان کە هاو ئاهەنگە یان هەماهەنگە لەگەڵ هێزە کۆمەڵایەتیەکان لەگەڵ تشتینەکان لەگەڵ بەشێک لە سندیکاکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە جۆرێ لە جۆرەکان ئومێدێک لەسەر ئەم هێزە کە ئێستا لە ئاسی زێراجۆر لە جادەیە و لە بواری ڕۆشنبیری و فکری و چالاکی سیاسی و خۆڕێخستنە هەوڵی جۆراوجۆری هەیە بۆ جارێکتر بتوانێت جەوهری ململانەیەکە لە عێراق بە ئاراستەیەک ببە جیا لەو ململانەیە فەیکەی کە دروست بووە لە نێوان سونە و شیعە لەلایەک وەروە لە ناو شیعە لە لایەکی تر. ئەوەی پەیوەندیدار بێ بە هەرێمی کوردستان هەموو ئاماژەکانەوەمان پێ دەڵێ پرسەکانی هەرێمی کوردستان لە ڕاستیە لەبەر دوو هۆکاری سەبەبی دوو سەبەبی ڕئیسی وەکو خۆی دەمێنێتەوە. خاڵی یەکەم هەرێمی کوردستان بە ئەوەی پێدەوترێ با بڵێن نوێنەرایەتی لە نێوان دوو کەوانە تەبعاً ئەوانەی کە ئەمڕۆ نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن لە عێراق تا بە ئێستا هیچ پرۆژەیەکیان بۆ چارەسەرکردنی پرسەکانی ئەوەی پەیوەندی بە پرسی داگیرکردنی خاک و پرسی داگیرکاری هەرێمی کوردستانەوێ لەلاەن عێراقەوە بە هیچ زۆرێک لە ڕاستیە هیچ تێگەیشتن و تەسەوڕێکی دیاریکراویان نییە. ئەوەی پەیوەندی تەنانەت بە پرسی بودجە و پرسی موچە و تەنانەت کۆمەڵێک مەلەفی تری پەیوەندی بە مافی هاوڵاتیانی خەڵکی کوردستانەوەیە تا بە ئێستا لەلایەن هیچێک لەو هێزە سیاسیانە ئێمە هیچ پرۆژەیەک نابینین. ئەوەی بیندرا کە بە جۆرێ لە جۆرەکان بینیمان کە ململانەیەکی بێتام هەبوو لە نێوان هێزە سیاسیەکان و بە تایبەتی لە نێوان پارتیوێچێتی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەمان هەوڵیان دەدا ئاراستەی با بڵێن جەوهری کێشەکە بە کەسایەتی بکەن و هەریەکە هەوڵی دەدا کاندیدێک بۆ خۆی دروست بێ. ئەم کاندیدانەی لە ڕاستیە دروست بوو بە هیچ جۆرێک کاندیدێک نەبوو کە پەیوەندیدار بێ بە خەڵکی کوردستانەوە و تەنانەت ئەم کاندیدانە لە ڕاستیە پەیوەندی نەبوو بە خودی ئەم هێزە سیاسیەکانەوە خودی ئەو هەردوو هێزە سیاسیەکەش بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان کاندیدی دوو بنەماڵەی ناو دوو
هێزی دەستڕۆیشتووی عێراق بوون. ئەم مەلەفە من پێم وایە وەکو مەلەفێکی با بڵێن کراوە لە بارودۆخی عێراقا لە پەیوەست بە هەرێمی کوردستانە بەردەوام بەبێ. پرسێکی تر لە ئێستا دێتە پێش کە لە پەیوەست بە بارودۆخی هەرێمی کوردستان ئەویش پرسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانە. لە ڕاستیدا پرسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان ئێستا دەبینین لە ئاستی جۆرا و جۆرە قسە و باسی لەسەرەکرێەوە لە ناوەندی هێزە کۆمەڵایەتیەکان بە دوای خۆی ناڕەزایەتیی زۆر فراوانی دروست کردووە. ئەم ناڕەزایەتی ئێستاە یان پێشەوەی قسە لەسەر ئەم ناڕەزایەتیانە بکەین پرسیارێک ڕوبەڕوومان دەبێتەوە ئایا مەسەلەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان چی وای کرد کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە؟ ئایا درێژکردنەوەی پەرلەمان لە دەرەوەی دۆخی قەیرانی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانە و ئایا درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە دەرەوەی ترس لەو بزافە کۆمەڵایەتیە سیاسیە کە دەمێکە لە هەرێمی کوردستانە دروست بووە؟ هەموو یعنی هەموو ئەو مانۆڕانەی کردیان و هەوڵانەی کردیان بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە ڕاستیدا ڕاستەوخۆ پەیوەندی بە بەردەوامی قەیرانی سیاسی و ئابووری بوو لە هەرێمی کوردستان. ئەم قەیرانە وەک دەزانن لە ماوەی دا تا 15 ساڵی ڕابردوو بە چڕی ڕۆژ بە ڕۆژ لە ئاسی سیاسی و ئابووریە کاریگەری لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان دروست کرد. ئەنجام نەدانی هەڵبژاردن وەکو ئەوەی پێدەوترێ مؤشر وەکو جۆرێک لە ئیندیکەیتەرێکی تری بەردەوامی نائستقلالیەتی سیاسی و بەردەوامی قەیرانی سیاسی و ئابووریە لە هەرێمی کوردستان کە بەشێک لە هێزە سیاسیەکان لە ڕاستیە تا بێستا ئامادەنین دان بە خودی با بڵێن جەوهەری ئەم قەیرانانەشە بنێن. ئەمە تەنانەت لە ناو بەشێک لە هێزەکانی تری دەرەوەی دەسەڵاتیش تا ئێستا ئامادەنین یان دیدێکی ڕوونیان نییە بۆ جەوهەری ئەم قەیرانەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی کە ئەوی پێی دەوترێ قەیرانی گشتگیر لە ئاستی جۆرا جۆرە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. بۆیە پرسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بەشێکە لە بەردەوامی قەیرانی سیاسی و ئابووری و لە ڕاستیە بەشێکی تریشی یعنی ڕاستەخۆ ئەم درێژکردنەوەیە پەیوەندیدارە بە ترسی هەردوو هێزە دەسەڵاتدارەکە یان ئیتلافی حکومڕان بە شێوەیەکی گشتی بە بزوتنەوەی گۆڕانی شەوە لە ناوم قەزیێدایە کە وە تەنانەت بەشێک لەلایەنە سیاسیەکانی تریش لە ڕاستیە نەیان دەویست هەڵبژاردن بکرێ. لە کاتێک کە تەمەنی پەرلەمان درێژەکرێتەوە ئێمە هەرێمی کوردستان دەبی یعنی ئەمە ڕەبط بکەین بە پرسێکی تر لە ڕاستیە کۆی هێزە سیاسیەکان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی ناوەچی دەبنەوە و هەمویان لە ڕاستیە ڕوبەڕووی قەیرانێک دەبنەوە کە نەیانتوانیوە پێگەیان لەناو ئەو بزافە کۆمەڵایەتیە بەهێز بکەن کە ڕۆژ بە ڕۆژ ئەم بزافە کۆمەڵایەتیە وەکو نەقیزەی بارودۆخی هەرێمی کوردستان لە فراوانی و لە هەڵکشاندا دەبێتن. لە ئێستادا زۆرترین گفتوگۆ دەکرێتن لەبارەی مەسەلەی پرسی یعنی هەموو سەرنجەکانەوەیە پرسی کشانەوەی لە پەرلەمان و نەکشانەوە لە پەرلەمان بە تێگەیشتنی من پرسی یعنی هەموو ئەو ئەندام یعنی خودی سیستەمی نوێنەرایەتی لەسەر ئاستی دنیا نەکتەنا لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پێشکەوتووترین وڵاتانی دنیادا و لە دواکەوتووترین وڵاتانی دنیا وەکۆی ئەو ناوچانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی پێدەوترێ وڵاتانی با بڵێن سێ یان وڵاتانی دواکەوتوو پرسی نوێنەرایەتیکردن لە چوارچەوەی ئەم مۆدێلە لە حکومڕانی لە ناو دوو کەوانە لە بەردەم پرسیاری گەورەدایە. ئەوەی تا بە ئێستا هەموو هەوڵی هێزە سیاسیەکان یعنی ئەوەی کە تا ئێستا وەکو پرۆژە خستیانە ڕوو ئەویش ئەوەیە بەشێکیان نوێنەرەکانیان لە پەرلەمان کشاندەوە بەشێکی تریان تەنانەت لە ڕاستیە جورئەتی ئەوەیان نەکرد بە بیانی جۆرا و جۆر نوێنەرەکانیان لە پەرلەمانیش بکشێنەوە. من پێم وایە لە هەردوو دیوێکە ڕەنگە لە ڕووی میکانزمەوە جیاوازی بێ بەڵام تا بە ئێستا ئەو هێزانی پێیان دەوترێ هێزی دەرەوەی دەسەڵات و بە تایبەتی هێزە چەپەکان خاوەن ڕوئیایەکی دیاریکراو نین
کە بیانەوێ لە ماوەی چەند ساڵی داهاتوو لە هەڵبژاردننی داهاتوو لە وێزگەکانی تێکۆشان چیەکەن بۆ ئەم بزافە کۆمەڵایەتیەی کە ڕۆژ بە ڕۆژ لە ئاستی زۆرا جۆرە لە هەڵکشاندایە. ئەمە یەکێکە لە ئیشکالەتەکان لە ڕاستیە و مەسەلەی نەکشانەوە لە پەرلەمان بەشێکی ترە لەم قەیرانەی کە ئەمڕۆ چەپ لە هەرێمی کوردستان تێکەوتووە کە لە ڕاستیدا ئەم چەپە خاوەن ئایدیا و تێگەیشتێک نییە کە لەسەر خاچەکانی خۆی وەستابێ و جورئەتی ئەوەی نییە خۆی وەکو بەدیل تەرەح بکە و بتوانێت لە ڕاستیە لە چوارچێوەی پرۆژەیەکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی خۆی بۆ داهاتوو تەرح بکاتن و بتوانێت لەگەڵ ئەو هێزە کۆمەڵایەتی کە ئێستا دروست بووە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری خۆی دروست بکاتن. چەند پرسیارێک هاتووە هەوڵەدام بیان خەمەڕوو. ئەمانە هەر لە ڕاستیە ڕعیماد و چەند برادریی تر هەر لە چوارچێوەی تەوەری یەکەما ببورن من درەنگتر کۆمنتەکانم بینی لە دیارە لە یوتیوبەوە کۆمنتەکانیان نووسی بوو. هەموو ئەم پرسانە ئەوە ئەکا لە هەرێمی کوردستانە ئەو بزافە کۆمەڵایەتی هەیە بەجۆی لە جۆرەکان لەلایەن هەندێک لە هێزە پۆپۆلیستیەکان کاتێک کە هێزی چەپ خاوەن ڕوئایەکی خۆی نابێ و خاوەن پرۆژەیەک و میکانزمێکی واقعی نابێ بۆ گواستنەوەی ئەم ڕوئایە بێگومانە و بزافە کۆمەڵایەتیە لەلایەن هێزە سیاسیە جۆرا و جۆرەکانەوە کاریگەری خۆیان دەخەنە سەر وە بە تایبەتی ئەمڕۆ هێزە لیبراڵەکان و هێزی لیبرالی ئیسلامی و هەروەها ناسۆنالیستی و ئیسلامی تری یعنی هێزی تری لیبرالی دروست بووە هەموو ئەوانە زۆر بە ئاسانی دەتوانن کاریگەری لەسەر ئاراستەی ئەو بزافە کۆمەڵایەتیە بکەن کە دەمێکە لە هەرێمی کوردستانە هەیە. لە هەموو حاڵەتێکە بە تێگەیشتنی من ئەم ململانەیە لە باردۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستانە بەردەوام دەبێ و داهاتوو بۆ ئەم بزافە کۆمەڵایەتیە بێ کە لە ڕووی سیاسی و ئابوووریەوە هیچ بەرژەوەندێکی لەگەڵ ئەم کەمینەیە نییە کە ئەمڕۆ دەستی بەسەراگرتووە و هەندێزار لە ڕاستیە هیچ تەنانەت لە ڕووی تەبەقیشەوە بەرژەوەندیەکانی لەگەڵ هێزەکانی زۆرینەی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتیش جیاوازە. ئەمە دەگەڕێتەوە سەر چۆنیەتی مامەڵەکردن و بوونی ڕوئایەک کە چۆن مامەڵە لەگەڵ پرسێکی وادا دەکاتن. من لێرەدا کۆتایی بەم تێگەیشتنە دێنم قەرار بوو لە ماوەی 15 خۆڵی کۆتایی پێبینین بەڵام کاتەکەی چەند دقەیەکی تر تێپەڕی چەند خوڵەکێکی تر دەگەڕێنە وڵاتان لەبارەی شوناسی ئەو هێزە کۆمەڵایەتیە سیاسی ئەمڕۆ لە ئێران هەیە گفتوگۆ ئەکەین و کاتێکی خۆش بۆ هەمولایەک.